بە دوژمنان بە ناحەزانی ئاینی پیرۆزی ئیسلام دەڵێن، بەو کەسانە دەڵێن کە ڕەخنە لە ئاینە پیرۆزەکەمان دەگرن، لە بێباوەڕان، لە مولحیدەکان، لە منافق و دووڕووەکان، پێیان دەڵێن ئاینە پیرۆزەکەی ئێمە، ئاینە خۆشەویستەکەی ئێمە زۆر لە ئێوە زیاتر احترام و ڕێزی بۆ ئافرەت داناوە. ئەو ڕێزەی، ئەو حرمەتەی کە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ خوشکەکان و بۆ ئافرەتانی داناوە، ئێوە بە هیچ جۆرێک حتا نەبوو حەدیشتان نابێ ئەو ڕێز و حرمەتە بۆ ئافرەتان دابنێن. بۆیە تەماشاکەین و ئێوەش تەماشاکەن ئەی دوژمنانی دین، ئەی ئەوانەی کە ڕەخنە لە ئاینی پیرۆزی ئیسلام دەگرن کە مافی ئافرەتی پێشێل کردووە، دەڵێن گوێ بگرن بزانین قدوەکەی ئێمە، مامۆستاکەی ئێمە، پێشەواکەی ئێمە کە محەممەدە صلی الله عليه وسلم زۆر ڕێزی لە ئافرەت گرتووە، یا مامۆستا پێشەواکانی ئێوە. کاتێک کە ئافرەت دایکە دەبێتە دایک هەر ئافرەتە. بزانی ئاینی پیرۆزی ئیسلام چ ڕێزێکی لێگرتووە. کاتێک کە ئافرەتە و دایکە مافی لە پیاو زیاترە، حەقی لە پیاو زیاترە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیاوێک دێتە خزمەتی، وەک لە صحیح بخاری مسلم داهاتووە، دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ کەسێک لە هەموو کەسێ شایستەترە من مامەڵەی جوانی لەگەڵدا بکەم، چ کەسێک شایستەی ئەوەیە هاوڕێتی بکەم و مامەڵەی جوانی لەگەڵدا بکەم، هەڵسو کەوتی جوانی لەگەڵدا بکەم. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی دایکت. جاری دووەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو پیاوە پرسیاری لێ کردەوە، باشە دوای دایکم کێ شایستەی ئەوەیە کە من زۆر چاک بم لەگەڵیدا و مامەڵەی چاکی لەگەڵدا بکەم. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دووبارە فەرمووی دایکت. جاری سێم وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کێ شایستەی ئەوەیە کە من زۆر لەگەڵیدا مامەڵەم جوان بێت؟ فەرمووی دایکت. جاری چوارەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەو پیاوە پرسیاری لێ کرد فەرمووی باوکت. ئەو ئاینە پیرۆزەکەی ئێمەیە، مافی ئافرەتان، مافی دایک کە ئافرەتە 175 بۆ داناوە، باوکیش کە پیاوە 125. ئەو ئاینە پیرۆزەکەی ئێمەیە. ئاینی پیرۆزی ئێمە ئەی مولحیدەکان، ئەی بێدینەکان، ئەی ئەوانەی کە حەستان بە ئیسلام نییە، ئاینی پیرۆزی ئێمە ئاوا دەڕوانێتە ئافرەت. ئەوەندە ماف و حەقی هەیە. بەڵام دانتی کە یەکێکە لە پێشەواکانی ئێوە، یەکێکە لە دەمسپی مامۆساکانی ئێوە دەڵێ ئافرەت لەگەڵ خەیاڵە یەکن، ئافرەت و خەیاڵ یەک شتێکن، هەردووکیان بێمەعنەن. ئەو مامۆساکە پێشەواکەی ئێوە دەڵێ خەیاڵ چۆن بێمەعنایە و هیچ سوودێکی نییە، ئافرەتیش ئاوا بێمەعنایە، هیچ واتایەکی نییە. بۆیە ئیسلام ڕێزی لە ئافرەت گرتووە، نەک بێدینەکان، نەک ئەوانەی کە دژایەتی ئیسلام دەکەن. ئێمە لە ئیسلام تێنەگەیشتوینە. ڕاستەکەی ئەگەر ئیسلام ئەوە بێ باو باپیری ئێمە کردیان بەرامبەر بە ئافرەت، ئەوان قسەیان تەواوە. بەڵام ئەوە ئیسلام نەبوو، ئەوە دڕندەیی بوو، ئەوە تند و تیژی بوو، ئەوە خراپەکاری و زوڵم بوو، کردیان بەرامبەر بە ئافرەتان بە کەیف خۆیان سوکایەتیان پێ کرد. بۆی ئاینی پیرۆزی ئێمە ڕێزی لە ئافرەت زۆر گرتووە. ئاینی پیرۆزی ئێمە ئەو ئاینەیە کە ناو عەشایری خۆمان نابووە. ئاینی پیرۆزی ئیسلام جیاوازە و عەشایریش جیاوازە. بۆی ئاگاداری و خاڵە بین، ئیسلام زۆر ڕێزی لە ئافرەت گرتووە. بە کەڵکە دێ لەگەڵ یا بژی، بە کەڵکە نایە لێی جیابەرەوە زوڵمی لێ مەکە. ئەوە ئیسلامە بۆ ئێمە، ئاوای داناوە. خوای گەورە دەفەرمێ کاتێ تەلاقیشی ئەدەی لەگەڵا بێ چاک بیت، ناوێ زوڵمی لێ بکەی. ئەوە ئاینەکەی ئێمەیە. بەڵام ئەوەی کە عورف و عادەتە ناو خۆماندا هەمووی پڕە لە زوڵم و ستەم بەرامبەر بە ئافرەتان، ئەوە ئاینی ئێمە نییە، ئەوە ئاینی مولحید و بێدینەکانە هاتۆتە ناو ئێمەوە.